خەباتی سەرتاسەری خانە نشینکراوان هەنگاوێک بەرەو پێش. ڕۆژی یەکشەممە 15 مانگی خاکەلێوە ژمارەیەکی بەرین لە خانە نشینکراوانی شارە جۆراجۆرەکانی ئێران لەوانە کەرەج، کرماشان، تاران، ساری، عراک، ئیلام، ئەردەبیل، ئیسفەهان، مەشهەد، ئەهواز، تەورێز، شوش، خۆڕەماباد، نەیشابور، شیراز، کرمان، ڕەشت، قەزوین، شوشتەر و سنە لە ڕێگەی بەڕێوەبردننی کۆبوونەوە لە بەرامبەر ئیدارەی تەئمینی ئیجتماعی شوێنی نیشتەجێبوونیان خوازیاری بردنەسەرەوەی حقوقەکانیان بوون. ئەوە یەکەمین کۆبوونەوەی گەورەی خانە نشینکراوانی ناڕازی لە ساڵی نوێ و سێهەمین کۆبوونەوەیە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا. پێشتر دوو کۆبوونەوەی خانە نشینکراوان لە ڕۆژانی هەفتەی ڕەشەمە و 26 ڕێبەندانی ساڵی 1399 بە بەشداری ژمارەیەک لە کرێکاران و خوێندکاران بەڕێوەچووکە لەلایەن پۆلیسەوە هێرشی کرایە سەر و خانە نشینکراوان و لاوان بە ناچار لە خۆیان دیفاعیان کرد. بەپێی ئەم راپۆرتە خانە نشینکراوانی ناڕازی ڕۆژی یەکشەممە لە ئاست هەڕەشەی تەلەفۆنی هێزە ئەمنیەکان دەستیاندایە ناڕزایەتی و دروشمی وەک هەڕەشە و زیندان کاریگەرنیەیان بەرز کردەوە. باقی دروشمەکانی دیکەی خانە نشینکراوان بریتی بوون لە هێندەمان درۆ بیستووە ئیتر دەنگتان پێنادەین. هەم مەجلیس و هەم دەوڵەت بەسە فڕیوی میلەت. سندوقی خانە نشینکراوان بۆتە مەڵبەندی دزان. راپۆرتەکان باز لەوە دەکەن کە ژمارەیەک لە ناڕازیان بۆ نیشاندانی سفرەی بەتاڵیان بە کەوچک قابڵەمەی بەتاڵیان کوتاوە. یەک ڕۆژ پێش ئەم کۆبوونەوەیە ئیسماعیل گرامی کرێکاری خانە نشینکراوان و لە چالاکانی مافی خانە نشینکراوان لە ماڵەکەیدا دەست بەسەر کرابوو. راپۆرتەکان باز لەوە دەکەن کە مامورانی ئەمنیەتی داوایان لێکردبوو کە کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممە هەڵوەشێنێتەوە. بەڕێوەبەری گشتی خانە نشینکراوانی تامینی اجتماعی ڕۆژی شەممە 14 خاکەلێوە بۆ ڕێگریر لە بەڕێوەچوونی کۆبوونەوەی ناڕزایەتی وردەکاری چوونەسەرەوەی حقوقی خانە نشینکراوانی ڕاگەیاندبوو. ئەو وتبووی کە لە مانگی خاکەلێوەی ئەمساڵدا بە هەژمارکردنی هاوسەرێک و دوو منداڵ خانە نشینکراوانی ئەم ڕێکخراوە 2,655,000 تمەن وەردەگرن. ئەم حقوقە لانی کەمە بە هەژمارکردنی باقی خزمەتگوزاریەکانی دیکە تا ئاستی 4,200,000 تمەن زیاد دەکرێت. بەڵام خانە نشینکراوانی ناڕازی ئەم ئاستە لە حقوقیان قبول نەکرد. ئەوان کە پێشتر خوازیاری یەکسانکردنی حقوقی خانە نشینکراوانی تامینی اجتماعی لەگەڵ خانە نشینکراوانی لەشکری و کشوەری بوون، لانی کەمی حقوقی خانە نشینکراوانیان 12,500,000 تمەن ڕاگەیاندبوو. خواستێکی گرنگی دیکەی خانە نشینکراوان دەگەڕێتەوە بۆ شێوازی بەڕێوەبردننی سندوقی تامینی اجتماعی. ئەم سندوقە کە پتر لە 2 میلیۆن ئەندامی هەیە و خاوەنی کۆمپانی گەورەی شەستایە بۆتە ناوەندی تاڵانکاری جەلادان و خزمەتکارانی ڕژیم. هەر بۆیە خاوەنانی دەسەڵات ڕێگە نادەن ئەم سندوقە نەزمێک بەخۆی بگرێت و قابلی حیسابڕەسی بێت. بۆ نمونە لە ساڵی 1398دا نظامی هاو ئاهەنگ لە سندوقەکانی کشوەری و لەشکری بەڕێوەچوو، بەڵام خانە نشینکراوانی تامینی اجتماعی هەرگیز نەیانتوانی لەم چوارچەوەیەدا بە مافەکانی خۆیان بگەن. خانە نشینکراوان کە خاوەنانی ڕاستەقینەی سندوقی تامینی اجتماعین خوازیاری ئەوەن کە سندوقەکە لەلایەن نوێنەرانی خۆیانەوە چاودێری بکرێت و بەڕێوە بچێت. خانە نشینکراوانی سازمانی تامینی اجتماعی خواستەکانیان لە ڕێگەی پێکهێنانی یەکێتی خانە نشینکراوان و ڕێبەرانی خۆیان بە شێوازی جۆراوجۆر و لە ڕێگەی کۆبوونەوەی بەردەوام و ڕێکخراو بە کۆمەڵگا و بە تایبەت بە بەرپرسان ڕاگەیاندووە. خەباتی خانە نشینکراوان بەشێکە لە خەباتی چینی کرێکاری ئێران و هەر بۆیە لەلایەن کرێکاران و جەماوەری خەڵکەوە پشتیوانی لێ دەکرێت. سەندیکای کرێکارانی شیرکەتی واحد، کرێکارانی پەیمانی، کاتی و حەجمی نەوت، گاز و پێترۆشیمی و کرێکارانی فولاد لە ڕێگەی بڵاوکردنەوەی چەندین بەیانیە لە خانە نشینکراوان پشتیوانیان کردووە. خانە نشینکراوانیش بەنۆبەی خۆیان لە خواست و خەباتی کرێکاران دیفاعیان کردووە. ئەوان هەروەها بەهێنانە گۆڕەی بۆچوون و ڕێکاری دروست بزوتنەوەی کرێکاریان بەهێز کردووە. ڕێبەرانی ڕێکخراوی یەکەتی خانە نشینکراوان لە بەیانیەی مانگی ڕەشەمەی ساڵی 99دا لە پێناو گەیشتن بە خواستەکانی خۆیان و باقی کرێکاران ئاماژەیان بە چەندین خاڵی گرنگ کردکە پێویستە بایەخی پێ بدرێت و دەرسی لێوەربگیرێت.
ئەم یەکێتیە لە کاتی ڕاگەیاندنی لانیکەمی هەقدەستی کرێکاران بۆ ساڵی 1400 ئەم بڕەپارەیەی وەک ئامرازی سوکایەتی پێکردن و برسی ڕاگررتنی کرێکاران لەلایەن خاوەنکاران و دەوڵەت پێناسە کرد. لە بەشێک لەم بەیانیەیەدا کە بەب ئامانجە بڵاوکراوەتەوە هاتووە ئەوان بە هۆکارێکی ئاشکرا لەگەڵ ئێمە بەم جۆرە کۆی لەدارانە هەڵسو کەوت دەکەن. ئەوان دەتوانن لەگەڵ ئێمە بەم جۆرە هەڵسو کەوت بکەن و لە هیچ دواهاتێکدا گرفتار نەبن و بەهرەکەشی لە هێزی کاری هەرزان تونتر بکەنەوە. ئەوان بەڕاستی دەتوانن چون ئێمە هێشتا هێزێکی بەرگری بە کۆمەڵمان لە بەرامبەریاندا پێک نەهێناوە و سەنگەری سەقامگیری و پتەومان بۆ مقاومەت دروست نەکردووە و نەبەردی چینایەتیمان لە پێناو هەقدەستی شیاو ئەو جۆرەی کە شیاوی وەها نەبەردێکی گەورەیە نەمانتوانیوە سەرتاسەری و بەریم بکەینەوە. لە بەشێکی دیکە لەم بەیانیەدا هاتووە کە خەبات بۆ هەقدەستی شیا و پێویستی بە ڕێخستنی سربەخۆی هێزی کار لە ئاستە جۆرا و جۆرەکان و ڕێخستنی بەشە پرژ و بڵاوەکان، کردەوەی هاو ئاهەنگ و بەردەوامی ڕێکخراوە کرێکاریەکان و یەکدەنگی و هاوپشتی هەرچی زیاتری کرێکاران، معەلیمان، خانە نشینکراوان، پەرستاران و باقی بەشەکانی هێزی کار هەیە. بێگومان ئەم خەباتە بۆ سەرکەوتن و گەیشتن بە ئامانجەکانی پێویستی بە پێکێنانی ئەو ناوەندە هاوبەشانەیەکە لە نوێنەرانی ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان پێکهات بن.